کەسێکە کەسێک دەکوژێ خزمی نییە، بڕواتان هەبێ پێشتریش نەیناسیوە. ئەوە لەوە دەچێت یەکەم بەرکەوتنی ژیانیان بێ بەیەکەوە. لەسەر چی؟ لەسەر ئەوەی فولایتێکی لەسەر شەقام بوو، یەک دوو جا فولایتی بۆ لێداوە، یەک دوو هۆڕنی لەسەر یەک بۆ لێداوە و هۆڕنەکەی وەکو نیشانەی ژوێندان وا بووە دوو لە ڕوویەوە، دەستی شکاندۆتەوە سەری. ئۆتۆمبیلەکەی لە بەردەمی دوکانەکەی ڕاگرتووە، لە بەردەمی مەطعەمەکەی ڕایگرتووە، لە بەردەمی ماڵەکەی ڕایگرتووە، دێتە دەرەوەکە ئۆتۆمبیلەت بۆ لێوە ڕاگرتووە، ئەوە بەتونتر وەڵامی دەداتەوە. سەیدەکەی ئەمانە یەکتریان پێشتر هەر نەبینیوە. ئەمە هەموو لە کوردستانە هەموو نمونونەکان واقعین و لەبەر چاومان و بەداخەوە دێنەوە یادگەمان کە هەر دووبارەکە ئەوەی کە خزمێک دەکوژێ، ئەوەی کە نەناسیاوێک و بێگانەیەک دەکوژێ، دەکرا بەڕێزان، دەکرا بە دوو قسەی خۆش، بە دانیشتنێک، بە هەندێک تەنەزول لە حەقی خۆت، چەند چرکەیەک خۆگرتن، وەڵام نەدانەوەی بەرامبەر وەڵڵی کێشەکە کۆتایی پێدەهات. بۆ نمونە کەسێک لەگەڵ ماڵی خەزووریدا کێشەیەکی خێزانی هەیە، هەر دانیشتن دوو پیاوەکو جەنابتان دانیشێ دەکرێ بگەینە ئەنجامێک. دوو ڕێگامان هەیە، سێمی نییە. قورئانی پڕبەرەکەت و بەخشش ئەو دیاری خەڵاتی ئاسمانە بۆ سەرزەوی شاخەڵاتی خوای پەروەردگار و دوا کتێبی ئاسمان، دوا دەرمانی ئاسمان بۆ دەردەکانی سەرزەوی دەفەرمێ فەئیمساکم بمەعروف ئەو تەسریحم بإحسان. لەگەڵ خێزان ڕێک نەکەوتی پەلاماری چەک مەدە لە ماڵی خەزوورت کە وەکو دایک و باوکت دوان. ئەی خەزوور باوکی کچ، پەلاماری زاواکەت مەدە و مەیکوژە. فەئیمساکم بمەعروف، بەیەکەوە ژیان بە جوانی، بە ڕێکوپێکی، بە حەیا و حورمەتەوە، ئەو تەسریحم بإحسان، کێشەکە زانیتان چارەسەر نابێ، گەیشتۆتە بنبەست، ئەم دوانە بەیەکەوە ناسازێن، جیابوونەوە ئەویش بئیحسان، بە جوانی. بۆچی بگاتە شەڕ و ئاژاوە پەلاماردان؟ با جیابوونەوەکانیشمان بئیحسان بێ، بە ئەو پەڕی جوانی و لە خۆبردوویی بێ.